بسلطان مبين. پرسەی ئەلەند ئەیمەنی 9 ساڵە ڕۆژی شەمە لە کاتی دەرچوونی لە قوتابخانە و دوای تەواوبوونی تاقیکردنەوە بەهۆی پەلاماری سەگی بەرەڵا لە نزیک پرۆژەی ئاوەڕۆی جوانسیتی گیانی لەدەستدا. باپیری قسە بۆ پەیام دەکات و داوای بنەبڕکردنی دیاردەی سەگی بەرەڵا دەکات و ڕاشی دەگەیەنێت سکاڵایان دژی بەڕێوەبەری قوتابخانەکە و شۆفێری پاسی گواستنەوەی قوتابیەکانیش تۆمار کردووە کە سوکاری قوتابیانی ئەو قوتابخانەیە شوێ ڕاینیگەنانیان لە ڕووداوەکە ڕەخنەش لە ئیدارەی کۆمەڵگە نیشتەجێبووەکان و حکوومەتی خۆجیەی کەرکووک دەگرن کە نەیانتوانیوە وەک پێویست ئیدارەی سیتیەکان بدەن. بەڵێ دوێنێ نووسیمان کوڕێکات وتی من ئیستیخباراتم لە مستەشفا بەڵام بەداخەوە تا ئێستاکە داعواکە نەڕۆیەتە سەر لە سایقەکە و لە بەڕێوەبەر قوتابخانەکە حتا بزانین چییە بۆ ناتوان چارەسەر بکەم مە شتێ زۆر ڕۆژانی ئاعتیادی بۆچی تەلەبەکان ناتوان تا سەعات 12 دەربچن ئەی باشە خێرە منداڵێک سەفچی ئیبتیداییە خێر و شەر خۆی نازانێت چییە سەعات 9:30 و 10 بەرڵایەکەن وا بزانم لە دەرگای پشتەوە دەرچووە من خۆم نەڕۆشتمە سەر کامیراکە باوکی ڕۆشت و ڕایدێ پۆلیس ڕۆشت سێریان کرد لە دوای قوتابخانەکە دەرچووە لەوێ ساگەکان حەسریان کردو و خنکاندویانە و حتا گەیان منە مستەشفا هۆشی تێنەوا بوو ئینە لیلە و ئینە ئیلەیهی ڕاجعون. کە نەیاڵم چێ ناو مەشروعەکەوە تاوانبار خاوەن مەشروع تاوانبارە دایک و باوکی ئەو مناڵە من داوایان یەکەم شکات لەسەر خاوەن مەشروعەکان بکەن چونکە ئەوانن نەیاڵن ئێمە سیارەکان بەرینە ژوورەوە پاشان هەیە ئیسیسمار کە زۆر بێخەمە زۆر تەنها مەبەستیانەوەی پارە لە خەڵک بسەنن و هەروەها ئەم مەجاریە 2 ساڵ زیاترە کراوە فەرمو سەیریکاڵی ئەڵی نەفەقەکانی غەزەیە کەس نایە بەدەمەوە کەس نایە سەیریکە ئەمانە هەمووی تاوانبارن لە مۆزوعەیە و تەربیەیش کە نەیتوانێت تا ئێستا حرەسێ بۆ مەکتەبە دابنێ. قایمقامی ناوەندی کەرکووک هاتووەتە شوێنی ڕووداوەکە وەک خۆی دەڵێت لە سەر ڕاستپادەی پارێزگار دەستیان بە هەڵمەتی لە ناودانی سەگی بەرەڵا کردووە. ئێمە بە هەماهەنگی لەگەڵ پۆلیس و شارەوانی و تەندروستی و تەواوی لایەنە پەیوەندیدارەکانی کەرکووک لە ڕوبەڕووبوونەوەی سەگە بەرەڵاکان بەردەوامین لە ڕوبەڕووبوونەوەی سەگە بەرەڵاکان ئەمەش لە ڕێی گواستنەوەیان بۆ لانەی پارێزرا و کە لە ناوچەی پەنجەعەلی بوونیان هەیە. بەپێی ئامارێک لە ماوەی 1 ساڵدا 19 حاڵەتی پەلاماردانی سەگ لە کەرکووک تۆمار کراوە بەهۆیەوە 8 منداڵ گیانیان لەدەستداوە و 11 دیکەش بریندار بوون. ئەمەش سەرباری دروستکردنی پەناگا بۆ سەگی بەرەڵا بەڵام بەهۆی بێپلانیەوە نەتوانراوە ئەو دیاردەیە بنەبڕ بکرێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.